سڵاو بینەرانی دیبلۆماتیک ئەمڕۆ پرۆسەی دادگایی مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەڕۆژکی بەڕێوە دەچێت سعاتێک دەبێن پرۆسەیە لە دادگا بەڕێوە دەچێتن ئەوە لە کاتێکدا پێشووتر مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەڕۆژکی دادگایەکان لە 16 شوبات گواسترایەوە یان دواخرا بۆ 19 نیسان دوجار لە 19 نیسانیش جارێکتر دواخرا بۆ 29 تەموز کە دەکاتە ئەمڕۆ دادگایەکە ئێساوا بەڕێوە دەچێتن و تیمی پارێزەران کە خۆیان لە حوت پارێزەرە بینەوە لە ژوورێن بۆ بەرگریکردن لە مامۆستا بەدەل و ئومێد بەڕۆژکی کە هەردووکیان بە دوای یەکدا لە 18 و 19 ئابی ساڵی ڕابردوو دەستگیر کراون. ئەمڕۆ دادگایەکە بەڕێوە دەچێتن و هەریەک لە ئەوانەی کە زیندانی ئەوانەی کە 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنرا شێروانی و هاوڕێکانی ڕۆژنامە و چالاکوانەکانی تر کە 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنرا ئەمڕۆوانی شێنراوەتن بەردەم دادگا بۆ شایەتیدان لەسەر مامۆستا بەدەل و ئومێد بەڕۆژکی. من بۆ زانیاری زیاتر لەگەڵ یەکێک لە پارێزەرانی تیمی بەرگری قساکەم کە ئێستا لە بەردەم دادگایە. سڵاو لێبێ کا کامەران، پرۆسەکە ئەمڕۆ بەڕێواچە چۆنە تا ئێستاکە؟ زۆر سوپاس بەخێر بێنێت. تاکو ئێستا دادگایەکە بەردەوامە مامۆستا بەدەل و ئومێد حەجی. بەڵێ تاکو ئێستا بەردەوامە ئێستا وتەی شایەدەکان وەرگیرا. شایەدەکان فەریانەوە کراون بە شایەت هەر ئەوانەی سزا دراون بە 6 ساڵ شێروان ئەمین نەحۆ و مامۆستا شڤان و ئایاسکەرەم و هاریوان بەڵێ ئەوانە کراینە شایەری سەلمێنەر. بەڵام بەعکسەوە ئەوانە ئێستا کەوا لە بەردەم دادگای تاوانی دوو بەڵکو بە دیفاعیان لێکردگوتی ئەوانە کەسی بەڕێزن و مامۆستانە و داوای قوتی خەڵکیان کردووە لێبڕینی موچە. ئەوان کە هێنراون وەکو شایەت بەسەر ئەوانەوە بوون بە شایەتی بەرگری لە مامۆستا بەدەل و ئومێد بەڕۆژکی. بەڵێ ئێستا بوونە شایەتی بەرگریگۆت کۆڵیان کرد لەو کەوا لە کاتی لێکۆڵینەوە لە تاقیق گوتیان ئەو بە هیچ شێوێک ئەو قسانە ئیمەنیە و لە بەردەم حاکمی تاقیقەتمان کردەوە بە تعزیبیش چەندین وەرەقەیان پێ ئیمزا کردوین. بە شایەتەکان مەبەستە؟ بەڵێ بە شایەتەکان گوتیان بە هیچ شێوێک گوتەکانیان ڕەت کردەوە. ئەو وتانی کەوا لە لێکۆڵینەوە کرابوو بەڵێ لە پەراوی لێکۆڵینەوە ئەنجومەنی ئاسایش لەسەریان کرابوو بە هیچ شێوێک گوتیان وتەی منیە و بەڵکو بە تعزیب و بە ئیهانەکردن و تهدیدی خێزانی و کە شێروان ئەوەی دووپات کردەوە ئەو چەندین 20 گۆتی نزیکەی 20 وەرەقەیان پێ تەوقیع کردوون. دۆسیە مامۆستا بەدەل و ئومێد چی تێدا ئەو تاوانانەی کە خراونەتە پاڵیان ئەو تاوانانە چین؟ ئەو تاوانە تێکدانی ئاسایشی هەرێم و تەقینەوە و ئیدیکاری تیرۆریستی و بە مادەی یەکی قانونی 23 پەرلەمان 2023 پەرلەمان. زۆر سپاس دەکەم. بەڵێ بینەرانی دیبلۆماتیک پرۆسەی دادگایەکە بەردەوامە. ببیرتانێنمەوە کە مامۆستا بەدەل بەرواری و ڕۆژنامەوان ئومێد بەڕۆژکی لە 18 و 19 ئابی ساڵی ڕابردوو کە ئەمڕۆ نزیک بە ساڵێکەکە لە دۆک دەستگیر کران دوای ئەوەی کە تاوان ئێوەیان خراوە پاڵ کە هەوڵی خۆپیشاندانیان داوە بۆ هەڵگرتنی لێبڕین لەسەر موچە. دوای ساڵێک نزیکەی ساڵێک بەسەر مانەوەیان لە دادگا ئەم مانگە حکومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی لێبڕین لەسەر موچە هەڵگرتووە. هیوادارین پرۆسەکە وەکوی کە پارێزەران باسیەکەن کە هەڕەشە لەسەر ئەوانی تر هەبوو وەکو شایەت شێروانی و هاوڕێکانی هەبووە ئەوانی شڕەتیان کردو. تۆ چاوەڕێکم بزانین بڕیاری دادگا بەچی دەگات؟